پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئایا ئێوە شەرمتان کردووە لەخوا بە ئەسحاب و یاوەران؟ حەق الحەیا بەمانای تەواوەتی شەرم و حەیا بۆ خوای گیان وتیان بەڵێ ئەی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم. فەرموویان پێغەمبەری خوا فەرمووی چۆن کردوتان؟ ئەمجا وتیان ئەی پێغەمبەری خوا فێرمان بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لەیسە کەذالیک ئەوە نییە کە ئێواڵێن. وتیان ئێمە شەرمەکەین لەخوا. وتی هەرەوە نەکافی نییە. وتیان ئەی پێغەمبەری خوا فێرمان بکە چییە؟ ئەسحاب و یاوەران. پێغەمبەری نازدار فەرمووی عەلەیهی السەلاة وەسەلام فەلیەحفظ الرەأس وما حەوا والبەطن وما وعا. پێغەمبەری خوا فێرمانەکە سەر ئەمە مرۆڤ ئەمە سەرێتی ئەوەی هەیە لە ناو ئەم سەرا کە دەمتە کە چاوتە کە گوێتە ئەبێ ئەمانە ئەم ئەندامانەی کە لە چوارچێوەی سەری مرۆڤدایە ئەبێ چی بکە؟ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام ئەبێ وریابیت ڕایگری. شەرم کەی چاوت تەماشای خراپە و خراپەکاری پێ نەکەی لە دیوانی خوایە. ئەو خواگیانە دوو چاوی جوانی داوە پێت بێ ئەوەی پارەی پێ سەرفکەی بێ ئەوەی هیچ هەموو خۆشیەکانی دنیا دەبینی. ئایا کاتێ سێر خراپەی پێەکەی شەرم لەخوا ناکەی؟ تەماشای ئەو کەسانە بکە کە چاوێن نییە. ئەگەر ئەتۆ بواییت ئەو کاتە چیتەوت؟ گوێکانت خوای گیان خوای پەروەردگار دوو گوێی جوانی داوە پێت جوان ئەبیسێ سێر ئەوانە بکەن کە نابیسێ ئەبێ بە ئیشارات تێیگەینی. شەرم ناکەی کاتێ گوێ دەگری بۆ غەیبەت و بوهتیان و نەمیمە و هەموو خراپیەک بە گوێ لە دیوانی خوادا شەرمت کردووە؟ پێغەمبەرگیان ئەمەمان پێ فەرمی ئەم زبانە خوای گەورە دایە پێت چەندێ شیرینە تەماشای کە 24 ساعت قسەی پێ بکە هیلاک نابێ هیچی پێویست نییە. پارچە گۆشتێکە خوا دایە پێت بەس ئەڵێ بند دەکەم وریایی بە شەرم کە لە دیوانی خوادا. چی قسەیەکەی بەم زبانە شەرمی پێ بکە بە زبانەکەت. قسانێ مەڵێ بێ شەرمی بێخوانەکە خوا پەنامان بدە. پێغەمبەرگیان پێمان ئەڵێ بە ئەسحاب و یاوەران و بە ئێمەش ئومەتەکەی وریا بن. ئەمانە ها لە ناو سەرە ئەندازەی سەر ئەبێ وریای بن ڕایگرن لە خراپە و خراپەکاری. ئەمجا پێغەمبەری خوا فەرمووی دووەمیان ئاگای مردنتان بێ ئەوەی چاکەیە بۆ مردن بیکەن و ئەوەی خراپەیە خۆتان دوور خەنەوە لێ ئەبێ وریابین. دووەمیان. سێمیان ومن ئەراد الآخرة هەر کەسێ ئاخیرەتی ئەوێ باچی بکە تەرکه زینەت الدنیا با خۆشی و لەزەتی دنیا فرا هەموو شتێ لای نەبێ. مسلمان عەزیزەکان ئەم زەمانەی من و تۆ ئەوەنت هەبێ بژیت ئەوەنت هەبێ دەستپان نەکەیتەوە لە خەڵک 1000 جار سپاسی خوا بکە بڵێ خوایە سپاسی تۆ دەکەم نان و ئاوم هەبێ بە ژیانم مەترسی نەبێ نەخۆش نەبم خوا مەحفوظم کە لە بەڵاو موسیبەت ئەمە گرنگە. خۆ ئەگە تۆ فەقیر بی و دەوڵەمەند بی فەقیرێک ناتوانێ عیبادەت کەی فەقیر بی و دەوڵەمەندی هەر دەمری و دەڕۆیتش دوای تۆش دەبێتە شەڕ ئەگە زۆر دەوڵەمەند بی. وریابین مسلمانە دنیا ئەبێ ئێمە دنیا بخەینە پاشی ئاخیرات. ومن فعل ذلك پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام هەر کەسێ ئەمەی کرد ئەوە بە ڕاستترین بە چاکترین بە جوانترین شەرمی لەخوا کردووە.